یاوەرتان باش بینەرانی عەزیزی پێشەنگ تیڤ. من بنەر مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەممەی کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخش ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 5 ئابی 2026 تایبەتە بە کێشمەکێشی نێوان ئەمریکا و ئێران و هەروەها بەشێک لەو هەڵوێست و بۆچوونە جیاوازانەی کە لە پەیوەند بەم بابەتەوە هەنوو لە ماوەی ڕابردووە بوون و بەشێکی زۆریان تاوتێ دەکەین. بەڵام بەر لەوەی کە بچینە سەر تەوەری سەرەکیمان ئەم کێشمەکێشە، لێدوانێک لە بەرپرسی فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی لە کەنەدا وەردەگرین سەبارەت بەو شەپۆلی پەنابەرانی کە لە مەغربە بەرەو سێوتە بەڕێکەوتوون. هەڵبەت بەرگە و بابەتی تریشمان دەبێت لە کۆتاییدا خەینە ئەڕوو. وەک هەموو جارێ ئەوش دەتوانن بە پرسیار و سەرنج تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمەندێک خەنەر و ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لاگەڵمانێت بە بەرنامەکانی ئەمشەومان. بەڵێ بینەرانی ئازیز، سەرۆک ئاماژەم پێدا کە بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە لە کێشمەکێشەی نێوان ئەمریکا و ئێران و تاوتۆکردنی ئەو لایەنانە. بەڵام بەر لەوەی کە بچینە سەر ئەو بابەتە، لەسەر ئاوارەی دەیان هەزار کەسی لە مەغریبەوە بەرەو سێوتە لێدوانێک لە بەرپرسی فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی لە کەنەدا جەنرال سەعید وەردەگرین. جەنرال سەعید، ئاوارە باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان باش، سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێشەنگ کە ئەو دەرفەتەی بە مندا لەسەر پرسێکی گرنگ کە دیارە هەمیشە ڕادیۆ پێشەنگ پێشەنگی ئەو بابەتە گرنگانەیە کە لە پەیوەند بە مافی ئیتر پەنابەران و کۆچبەران و یان هاقەزیەک لەسەر مەسەلەی پەنابەران دێتی بێشێوان دێنە سەر باس و گفتوگۆ. سپاسانەکەم دووبارە. پرسیار ناکەم خۆتان بۆچوونی ئێوە، قسەی ئێوە لەسەر ئەوەی کە دەیان هەزار کەس لە ماوەیەکی زۆر کورتە چەند ڕۆژدا لە مەغریبەوە بەرەو ئەو ناوچەی سێوتا دەچن کە سەر بە ئیسپانیایە. ئەمە چییە؟ بۆچی؟ دیار خۆکار زۆرن بۆ دەستنیشانکردنی ئەم لێشایی پەنابەران و یان کۆچبەران لە شوێنی خۆیان کە هەڵدەکەن و بەرەو شوێنێکی باشتر یان دانێژانێکی باشە لە شوێنێکی تر بدۆزنەوە. ئەمە تاریخی ئەم بەتایبەتی ئەم دەورەی ئاخیر هەر لە ئەمەی کە شاهدی لە جەنگی عێراق و ئەمریکا لە جەنگی خەلیج لە 1990 عێراق و کوردستان کە تووشی ئەم شەڕە بوون دەیان سەدان هەزار کەس کۆچی کرد. دواتر شەڕی 2003 ئەمریکا و بەغدادی ترکە بوو بە لێشاوی پەنابەرانی عێراقی بە وڵاتانی ناوچە و یان ناوڵاتی عێراق. دواتر شەڕی سووریا و مەشاکلەکانی دەسەڵات لەگەڵ خەڵک و ئەمانەکە بوو بە جێشتنی ملیۆنان خەڵکی سووریا بە وڵاتان. دوای ئەمەش سوودان، یەمەن، یعنی قەزمە هەر جارە و بە شێوەیەکی تر ئەم نابەرابەری و شەڕ و کوشتار و ئەمانە بەرۆکی بەشەرەکان دەگرێت و مەجبورن ماڵ و حاڵی خۆیان بەجێ بێڵن بچن لە شوێنێکی باشتر و ئامنتر ژیانکەن. ئەمەی کە لە مەغریبیش ڕوویدا دیاراویش بەشێکە لە درێژەی هەمان سیستەمێک نەعەدالەتێک لە بەرۆکی کولی بەشەری گرتووە کە ناهێڵ لە شوێنی ژیانی خۆیان بۆ حەبێک، بۆ دەرمانێک، بۆ قوتابخانەیەک، بۆ ژیانێکی سەرەتایی بتوان ژیان بکەن. بۆیە مەجبورن لەم شوێنی خۆیان کۆچکەن یان سەری خۆیان هەڵگرن وەکو پەنابەری وەکو کۆچبەر بەرە وڵاتانێک کە بەساب ژیانی باشی ترە. بەحاڵ مەغریبیش دیارە یەکە لەو وڵاتانێک کە لەم بەتایبەتی ئەم کۆچەی مەغریب دەمێکە هەیە، بەڵام ئەمەی کە بە لێشاو لە ماوەی هەفتەیەکدا 50,000 کەس لە حدود بپەڕێتەوە بچێتە وڵاتێک تر، ئەمە شتێکی زۆر نامۆیە. بۆیە هەموو میدیاکانی دنیا و غەرب و هەتاکو لۆکەڵیشی تر گرتوێتەوە کە ئەم لێشاوە بۆچی.
بەرحاڵ ئەمە پێم وایە هۆکار زۆرەکو باسم کرد. یەک لە هۆکارەکان ئەوەی کە دادگای فیدرالی ئیسپانیا لە 27 جوون قەرارێکی دەرکرد کە خەڵکی مەغریب یان پەنابەر کە هاتە وڵاتی ئیسپانیا بۆیان ویلایەتەکانیان هەرێمەکان بۆیان نییە سەر دیپۆرتیان کەنەوە بەبێ ئەوەی بەڕێگەی قانونی بەڕێگەی مافی مرۆڤ بەڕێگەی حەقی پەنابەری بە دادگاکاندا بڕوا و قوبوڵی و وەرگتن لە ڕێگەی دادگاکانەوە بێ نەگەێت کە یەکسەر بیانگرن و هەڵیان دەنەوە ئەو دی کەمە کارێکی زۆر نائینسانیە. خودی ئیسپانیاش بەجیا لە ناو بڵێ هەرێمی یەکێتی ئەوروپادا و کۆمەڵی قانون و قەراری خۆشی هەیە لەوانە ئینسانیتر بی دەکاتەوە لە زۆربەی وڵاتان کەتر هەرنایڵن پەنابەر بگاتە ئەو شوێنە یان بە هەر نوعێکی تر سەدان وەسیلەیان داناوە تاکو نەگەن. بەرحاڵتر ئەم مەسەلەی کۆچبەریە بۆ ئیسپانیا بەدوای ئەوە داهاتکەم قەرارە لە محکمەی فیدرالی هاتە پێشەوە خەڵکی پەنابەری مەغریبی و کۆچبەریژی تر بە فەرسەتیان زانی بۆی بپەڕنەوە چونکەوەی ڕاستی بێ مەغریب و ئیسپانیا حدودێکی هەر زۆر نزیکانی بە تاوێتی لە شارێک هەوکە سوێتا ئەم شارە زۆر نزیکە هەر بە چەند کیلۆمەترێک دەتوان پەڕنەوە بۆیە تر زۆربەی خەڵکی مەغریب هەتا هەر خەڵکی مەغریب نا کە دیارە خەڵکی مەغریب وڵاتێکی زۆر بێکاری زۆرترە هەتا نیسبەکەی 137 ئەم ناو گەنجەکان پێک دێنێ بۆی بتوان ژانێکی باشتریان هەبێت لە ئیسپانیایان چونکە لەبەروی ئیسپانیا لە ناو هەرێمی ئەوروپای یەکگرتوودایە یعنی کە قاچی کەوتە ناو ئیسپانیا ینی قاچی دەگاتە ناو ئەوروپا و بۆ وڵاتانی تر دەتوان سەفەرکەن یان نیشتەجێ بن یان ژانی خۆیان دووبارە دروستکەنەوە کە دیارە لە مەغریب بەهۆی ئەو بێئیشیە بەهۆی ئەو وەزی فەلاکەتی مادی و ژیانە کەتر دیارەوە شەمە خەتای حکومەتی کوردی مەغریبە کە هەم بەتاڵەیە لە وڵاتە هەیە دەنا هەر حکومەتی مەغریبە کە ساڵانە بە مەلاین ملیارە دۆلار بۆ مەسایلی فیفا و وەرزش وان سەب دەکا بەڵام مەکتەبەکانیان بێ قەڵەم و مامۆسایە خەسەخانەکانیان بێ دەرمان دکتۆرە کارگەکانیان هەمووی داخراوە بۆیە خەڵک لە مەغریبەوە دێ کۆچبەر و ئەوروپاکە و ئەم فرسەتە لە دەست خۆی نەدا وەجا لەوە شەر مەغریب بێزگەل لە خەڵکی خۆی خەڵکێکی زۆری تریش لە ئەفریقا و جنوبی ئەفریقا و وڵاتانی ئەفریقی کە پڕێتی لە کاولکاری و کوشتار و تیرۆر و کوشتن و بڕین و بێ ئیشی ئەوانیشوان حازە کردبوو لەبەروی کەناڵێکی تایبەتە ئاسانە بۆ پەڕینەوان بۆ ئیسپانیا و بۆ ئەوروپا بۆیە تر خەڵکێکی ئەفریقیشی تێدا هەیە لەو پەنابەرانە. بەرحاڵ من ئەوەی کە باسم کرد دوو هۆکارێکان کە مەسەلەی حکومەتی فیدرالی دادگای فیدرالی ئیسپانیا قەراییدا کەتر ئاسانتر خەڵک دەتوانێت بگاتەوە و لە ڕێی داگاکانەوە قەزەکان یەکلاوێتەوە دومیشان ئەم مەسەلەی بێکاری و نەعەدالەتیە بەرامبەری کە لە وڵاتانی خودی وڵاتی مەغریب و وڵاتانی ئەفریقا کە وەک کەناڵێک بەکاردێن بۆی بگەنە ئەوروپا. بەر لەوەی ئیزنتان بدەین پرسیارێک بکەم سەبارەت بە مافی ئەم پەنابەرانە لە ماوەی ڕابردوودا لە وڵاتانی ئەمریکا مافی پەنابەری تا هاتووە زیانی بەرکەوتووە کەمتر بۆتەوە پاشەکری بەسەردا کراوە لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم هەواڵەش لە زۆر میدیاکانی ئەوروپا وەکو هەڕەشەیەک تەماشا دەکرا بابەتە مافی ئەم پەنابەرانە پارێزراوە یاخود پێتان وایە بەچی ئاراستەیەکدا دەڕوات؟ مەقسەد لە ئیسپانیایە؟ بەڵێ ئەم 50,000 پەنابەرێکە لە مەغریب ڕۆشتن بەپی قەراری دادگای فیدرالی ئەبێم 50,000 کەسێک یان ئەم لێشاوە پەنابەری کە هاتوون قەراریان داوە بڵێ محکمەی فیدرالی ئیسپانیا قەراری داوە بەپێی قانون بەپێی موازنێک کە ئەوان چۆن پەنابەر وەردەگرن ئاوا داگاکان بستە پێشەوە یەکەمش دەبێت کێسەکە وەرگرن خۆیان بناسیێنن ئیتر تاوتوی کێسەکانیان دەکەن کە ئایا قوبوڵی پەنابەریان پێ بدەنیان ئەمە بڵێ بەشێکە یا ئەوانەی کە لە هاتوون بۆ مەسائلی تر وەکو خوێندن و ئیش و کاروانە ئەمانش قەراراتی تریان هەیە ئەم کەسانە گەیشتونەتە خاکی ئیسپانیا ئایا دەتوانن بەپێی ئەو قانونانی کەوان داناوە بۆ خوێندن بۆ کارکردن بۆ هەتاکو بۆ
لە مشەمل ینی گەڕانەوەی بۆ خەڵکی زۆری مەغریبی بە تایبەتی لە ئیسپانیا دەژین کە سوکاریان شتیان دانوێ بگەنە ئەوان بەڵام ئەمەش بێ قانون ڕێ بخرێت کە دادگای فیدرالی ئیسپانیا ئەوەی دەکات بۆیە بێ لە ڕێی قانونیەوە ئەو کێسانە ئێگلا بنەوە ئەو زارەتوانن لێدا بمێنەوە یان ڕەفز بن گەڕنە وڵاتی خۆیان. جەلال سەعید بەرپرسی کەنەدای فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی زۆر سوپاس کە ئەم دەرفەتت پێدانی و لە شوێنی کارەکە دەتوانیت ئەو لێدوانە لێوەربگریت. ئەمنی زۆر سپاسان دەکەم بە هیوای ئیتر پەنابەران ژیانێکی باشتریان هەبێ. دەستان خۆش. زۆر سپاس. عزیزان وچانێکی چەند چرکەی و پاشان تەوەری سەرەکی ئەم ڕۆمان کێشمەکێشی نێوان ئێران و ئەمریکا و هەروەها داوتوێی کۆمەڵێک بابەتی تایبەت لەسەر ئەم پرسە لەگەڵمان بمێنەوە. هەڵەبیرانی عزیز لە چەندین بەرنامەی جیاوازی پێشەنگ تیڤیدا تاوتوێی کێشمەکێشی نێوان ئەمریکا و ئێران جەنگی چ ڕۆژە دەنگی 12 ڕۆژە ڕێکەوتنەکە ئاگربەست هەموو ئەمانە کراوە بەڵام ئەهێنێ زۆر زیاتریش لەسەر قسە بکرێت و زۆر لایەنی احتیاشی بکرێتەوە و تاوتوێ بکرێت. ئەمڕۆ جارێکی تر سوپاس گوزارین لە خالیدی حاجی محەممەدی لە ڕاوەری حیزبی حکومەتی سخەتی ڕسمی کە داوەتی ئێمە قبول کرد و لە گەڵماندایە. خالیدی حاجی محەممەدی ئێوە باش و سوپاس کە لەگەڵمانیت. سلام عەرزەکەم هەم بۆ ئێوە و هەم بۆ بیسەر و بینەر بەرنامەکتانە زۆر سپاسەکەم بۆ وەختە ئێوە بە منتاندا سپاس. لە ماوەی ڕابردووە زۆر لە نێوان ئەمریکا و ئێران ڕوویداوە لە جەنگەوە تا ئاگربەست تاکو ئەوەی کە لێک تێگەیشتن هەتا نزیکی ئەوەی ڕێکەوتن و ئیتیفاقات و ئەم ڕۆژ قسەیەک هەبووە گویا لەسەر گەروی هرمز ڕێکەوتن کراوە بەڵام قسەی جۆرا و جۆر کراوە. ئەمێ پرسن ئێستا ئەمریکا و ئێران لە جەنگان لە ئاشتیان لە ڕێکەوتنان لە چی دۆخێکدان؟ بەڕاستی فکرەکەمەوە ئەوانەی کە لە ڕاست دەوڵەت ئەمریکاشیان بە دروستی جوام سوالە نازان هەم لە شەڕان هەم لە ئاشتیان هەم سوڵحە هەم شەڕە. ڕاستیەکەی شەڕ و سوڵح و ئاشتیەکە کەوتەتە شوێنێکەوە کە واقعان ئەمریکا بە جدیەژم هەتا مەسەلەن هەیەت حاکمێ ئەمریکاش خۆی گیری کردەتیایە ئەو شتێکی بەدەسۆیە شتێکی داناوە بۆ خۆی بۆی بەڕێوە ناچێ بۆیە ڕۆژێ شەڕەکە ڕۆژێ ئاشتی ئەوەی شەڕ بێ ئاشیش فعلەن ئەمریکا دیاریەکە ئەو شەڕی دەست پێکردا و ئاشتی دەست پێکردا ئەو شەڕی دەست پێکردێتەوە ئەو ئیسەش ئێژێ خەریک مزاکرین و خەریکی بەتەوافقەکەین ئەمریکایەژێ ترامپ پێژێ ئێرانیش ڕەتیە کاتۆژێ هیچ تەوافقی ئەنجامی نەگرۆکی مزاکرێکیش لە جەریانان نیە دەرنچە هەم شەڕە و هەم سۆڵح نەشەڕە و نەسۆڵح. بەڵام سەبەبی ئەمە چییە کە نە ئەتوانن ڕێکەوە نە ئەتوانن شەڕەکەیان تا کۆتایی بەرێنانی بەچی ئامانجێکەوە هەوڵ دەدەن کە پێی ناگەن؟ بە بڕوای من خودی دەستپێکردنی ئەم شەڕە لە ڕۆژی ئەوڵەوە هەر کاتی ئەوڵ کاتێکە شەڕی 12 ڕۆژە بوو نەڕەفتی بەوە بوو کە ئێران خەتەری ئەتومی هەیە نەڕەفتی بەوە بوو ئێران سەلاحی دووربردی هەیە نەڕەفتی بەوە بوو کە تەرەفداران نازانم بێژم چی ئەم شەڕە لە ناو ئۆپۆزیسیۆن ئێرانە پیان وا بوو کوشت و کوڕار خەڵکە کردێت و ڕژیمێکی زاڵمە لەسەر کار و ئەمریکا بۆ دفاع لە خەڵک بۆ دفاع لە خەڵک ئەمریکا و ئیسرائیل حمڵیان بە ئێران نەکرد شتای تر لە ئاست فکرەکەمەوە دنیای ترە ڕەوابەتیان لەگەڵ چین بومبەست ئەمریکا ڕۆژ چین شەڕ لەگەڵ بەتۆر واقعی چین و ئینتخابی ئێران بۆ یەکێ لەو شوێنانەی کە بلاخەرە نەخشی هەیە لەسەر ئایندە و ئێقسات چین لە منتەقا شەڕ بم بۆنەوە دەسی پێکردە و ئەمریکا دەسی پێکردە و ئەو شتەی کە دایان نابوو خۆیان ئەو شتێک کە ئەمریکا و ئیسرائیلیش دایان نابوو بۆ خۆیان خوب ئەو شتە واقعی نەبوو ئەوەی کە ئەمریکا دای نەبوو وا نازانم واقعان ئیسرائیل عینی ئەمریکا بیرەکاتەوە ئەمریکا ئیسرائیل هەوڵیەدا ئەمریکا قانعەکە بێتە ناو شەڕەکەەوە و بۆ ئەمە تەسهیلیە کرد کاراساییە کرد ئاسانیە کردەوە قسەکان ترامپی قبوڵە کرد کە واقعا نەکرێ بە چەند ڕۆژ شەڕ ئێران بشکێنیت و ئێران تەسلیم بێت و چۆکی پێدادەن ئەمە واقعی نەبوو وتم هەدەف لە شەڕ مەنافە خۆیان بوو هەم ئیسرائیل هەم ئەمریکا کەمە چەند بە جۆرێک ولی ئەمە بەراورد نەبوو وەختێ ئەمە بەراورد نەبوو لە دنیا
بە شکست ئەمریکا و ئیسرائیل ناسریە لە شەڕی 12 ڕۆژەوە کە خۆیان کشانە دواوە وتیان ئاتەش بەس تا ئیدامەکەیشی ئەوەی کە مانعە ترامپ هەرەچێتی یا هەیئەت حاکمەی ئەمریکا و دەوڵەتی ئەمریکا هەرەچێتی لە کاتێکدا ئەلعان بەم گشتە دوو شەڕێک 12 ڕۆژە هەردوو لایەن شەڕی 40 ڕۆژە دوای ئەوە ئاتەش بەس و تەوافق بە پاکستان و میانجیگەری و تەوافقاتی ئەوەڵیە چوارچێوەیە تەوافق لەسەرەوەی کە مزاکراتیان لەسەر چوارچێوەیە بنە ڕێگەوە بەڕاستی بە بیانووی ئەمریکا دووبارە حمڵە کردیەوە بە ئێران و ئێرانیش هەر کام لەم جارانە حمڵەی پێکرا جوابی پێدریاتەوە تۆ ناتوانی معلوم بوو ئەو شتێک کە ئەمریکا و ئیسرائیل ئەیانەوێ پی بگەن پی ناگەن ترامپ و هەیئەت حاکمەی ئەمریکا هەرەکێتی بە شەڕ بۆی نەکریە بە هەدافی نەگەیە لە دنیای واقعە ئێژن ئەو شکستی خواردە هەرکی لەنا ئەم مزاکرە ئیمتیازاتێ وەرگێ ئەم شکستە کە دنیا ئێژێ شکست ئەمریکایە لایە لە هەیئەت حاکمەی ئەمریکا لە مقامات لە دەوڵەت پێشتریان لە حزبی دموکراتی ئەمریکا و زۆر کەس ژێ ئەم شەڕە بە نەها قسە پێنەریە بڕێکێژێ ئیسرائیل ئەمریکای واردەم شەڕە کردە مستەقل لەوەی کەمانە کامیان ڕاستە و کامیان ناڕاستە کارم بەسەرەمەیە نییە دەی ئەمانە نەکردیا ئیسارێکێتی بە جۆرێ سڵحکردیە کە ئەمریکا تیا پیرۆز بێ دەی ئەمە ناکرێ و ئێرانیش ئەحساسڕاوەستم بەڵێ لەسەر ڕۆڵی ئیسرائیل کە تۆ دووجار لە قسەکان داوتت ئیسرائیل دەیویست کە ئەمریکا کێشێتە ناو جەنگەکەوە بەڵام ئەمەی لە چەند ڕۆژی و چەند هەفتەی ڕابردووایە ئیسرائیل ڕۆڵێکی زۆر کەم نەبینراو هەیە زیاتر ئەمریکایە هەم هێرش دەکات هەم قسە دەکات هەم هەوڵی ڕێکەوتن دەکات ئێستا ڕۆڵی ئیسرائیل ئەوەی کە ئیسرائیل من وا نازانم ئەم شتە وتم ئەمە ئێژنێژن ئیسرائیل ئەمریکای وارد شەڕ کرد ئەوەی کە ئیسرائیل هەموو تەلاشێکی کردە بۆی کە ئەمریکا وارد شەڕ بێ قسەیتیان نیە بەڵام ئایا ئیسرائیل بۆ بەبعیسەوە ئەمریکا واردەم شەڕە بێ وا نازانم ئەمە کول حەقیقەتێکە وازان لەخرە ئەوش دەوڵەتێکە یەت حاکمەیەکی ئەهدافێکیە منافە خۆی دنباڵەکە وانی هەرشی ئیسرائیل پێ بێژە قبولیەکەوە لە ئیسرائیل ئەمەی ئەوێ ئەوەی کە دەوری دووەم ئیسە بۆ ئیسرائیلیتیانە بە بڕوای من بۆەوەی کە ئیسرائیل لەوە زیاتر بۆم باران نەکردیە چون جاران پایگەکان ئەمریکا لێ دریا و ئیسرائیلیش لێ دریا ئیسرائیل و گومبەد ئاهەنینەکەی ئیسرائیلیش بەڕاستی کە مانع بووە موشک و ئەوانە بوو زۆر ئاعتمادیان بوو خوب ئەویش کون بوو معلوم بوو بەرموشەکان ئێرانی پێ ناگیریە شارەکان ئیسرائیلی بوو بە شارەکان ئێرانەوە بۆیە ئەم دەورە فکرەکەمەوە ئاگاهانە ئیسرائیلیان وارد نەکرد ئەمریکا ئیسرائیلی وارد نەکرد لەبەرەوە لەوە زیاتر لەتمەنەخوا چون ئیسرائیلیش وەزیەتێکی خەڵکی ئیسرائیل لە کولەوە ماوە لە کونەتەیارە لە ژێر زەمینە زندگییان کرد شارهای سەنعەتی مەراکز ئەسڵیان مەراکز نظامیان مەراکز سەنعەتیان نەفتیان زۆرێ لەمانە بمباران کردیە و ئیدامەی ئەمە نەیانەویست ئیسرائیل لەم زەرەرەکە بۆیە ئیسرائیل وارد نەبوو ئیسش ئیسرائیل ئارەزووە کاگە ئەمریکان مانع نەبێت پێی خۆشە واردەم شەڕە بێ پێی خۆشە دووبارە وارد بێتەوە بۆەوەی کە شەڕەکە پەرە پێ بدرێ بەڕاستی ئەمریکا هەیەت حاکمەی ئەمریکا پێی خۆشە ئەم شەڕە تەواو بێ چون گیری خواردەتیایە نە ئێرانی بۆ تەسلیمەکریە نە دەوڵەتی بۆ ئۆگۆڕیە خوبە گە بکریایە بەم هەموو تەلاشە و بەم هەموو کوشتارە و بەم ترۆرانەی کە کریا و لە خامنەی تا زۆرێ ڕوئەسای ئێران تیا چوون بەڕاستی ئەو دەوڵەتە ماوە وەختی ئەمانە نەکردیا ئەمریکا ئیدامەی ئەم شەڕە بەم وەزیەتە ئەمریکاش قازانجی تیانە کارێکێت تەواوی کە زەرەری هەیە بۆی تەواو بوونەکەی هەرێکە بە جۆرێ تەواوی کاکە لەخرا ئەو نەبێ ئابڕوو نەبێ و ئەمە مشکڵەکەیە ولی ئیسرائیل پێی خۆشە ئیدامە پێیاکە بەڕاستی ئیسرائیل هەتا ئەمریکاش وارد شەڕ مستەقیم ئیسرائیل بە تەنیایی نابێت چون دەرەخت نایە و ئەمریکاش ئێستا نایەوێ ئیسرائیل واردی بێ بەشکەم بە جۆرێ شەڕەکە خاتمە بە جۆرێک کەس ئەمریکا زەرێری زۆرتیانەکە و بەڕاستی ئەمە مشکڵە ئەمە ناکریە فکر ناکەم بکریە ڕاستە ئیسرائیل بەم دەلیلە وارد نەکریە و لێ معنیەوە نییە ئیسرائیل هەر ئێستش ئەلا ڕەغمەوەی کە وارد ئەم شەڕە نەکریە سایەکە لە طریق ئۆپۆزیسیۆنە لە طریق ئۆپۆزیسیۆن کوردەوە لەسەر مەحافلێکە دروستی کردە نیروهەیەکە سازی کردە ئیتحادیایەکە ئیجادی کردە جۆرێک شەڕی نیابەتی لە ئێرانە بکریە ئەلا ڕەغمەوەی کە ئیسرائیل مستەقیمەن فعلەن مستەقیمەن لەم شەڕە
نییە ئەگەرچی فکر ناکەم ئیسرائیل کۆمەک ئەمریکانەکە بەڵام شەڕی مستەقیم لە حاڵ حاضرە بە قەولی تۆ یا ئەو جۆرەی کە هەموو دنیا وتری ئیسرائیل تیانە. ئەو کاردانەوانی جمهوری ئیسلامی چۆن تەماشا دەکەن بە تایبەتی لە هێرشەکانیان بۆ سەر بەشێک لە بنگە و بارەگای هێزە ناسیۆنالیستە کوردەکان لە کوردستانی عێراق و ئەوەی کە کوشتارێکی زۆریشی لێکەوتەوە ئەم هێرشانە چی بۆ چۆن هەڵی دەسەنگێنن؟ هێرشی جمهوری ئیسلامی بۆ سەر ئۆپۆزیسیۆن لە کوردستان عێراق شتێک تازە نییە. یعنی منزورمەوەیە لە گوزەشتەیشە ئیتفاق کەوتە مواردێک ئیتفاق کەفتە تەبیعەتەن بە تایبەت دەورێکە حزبی دموکرات و شتە عملیات نەزانیانە کردو ئەو کاتە وتریا پرۆژەی عەرەبستان و حزبی دموکراتە هەر عەرەبستانیش نەبوو هەر حزبی دموکراتیش نەبوو جەماعەتی عەبدوڵڵا موحتەدی وانش بوون بەڵام خۆب ئەو وەختە و نەسووک بوو مەسەلەکە وەلێ ئەوەی کە لەم دەورە وسعەتی پێیا کردە یا هەمەلایەنە بمبارانەکریە بەڕاستی تر ڕەتی بەم ڕەواڵە قەبلیە یا لە گوزەشتا یا مەواردی حملەی کرد بە ئۆپۆزیسیۆن لەم چوارچەوە خارجە ئیمڕۆ حملە بە ئۆپۆزیسیۆن بۆ جمهوری ئیسلامی بەشەکرد شەڕی لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا دلیلەکەشی بە ڕۆشنی ئەوەیە لاعەقەل ئەم شەش جەریانە لە کوردستانە کە شامل حزب دموکراتە حزبی پاکە دوو سازمانی زەحمەتکێشان عەبدوڵڵای موحتەدی و ڕەزای کەعبیە خەباتە پژاکە ئەمانەکە ئیتحادێکیان تەشکیلدا ئەساسەن لەسەر بناغەی هینەکەیان ئیتحادەکان لەم دەورە کە لەسەر هاوکاریکردن بۆ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بۆ شەڕ لەگەڵ ئێران بوو ئەمان قەرار بوو ئیسفادەیان لێکن قەرار بوو ئەمریکا و ئیسرائیل کوردستان وەسیعەن بمباران کەن ئەمانش لە مەرزەکانەوە وارد بن و کوردستان گرنە دەست و خۆی هەموو شوێنەی تر باسیەکە دنیا باسیەکە ئەمان خۆیان لێگەلکردن ئەم دەورەی ئەخیر لەمەیە دەرنەتیجە فەرقەکە لەگەڵ گوزەشتە ئێمە بەڕاستی لە گوزەشتە بە کەڕات پێشاتە حملە کردیا بە ئۆپۆزیسیۆنەتە زۆر زووتر خوب معلومە تو ئۆردوگای مسلحت هەیە ئێژی شەڕەکەم لەگەڵم دەوڵەتە یا لە مقابڵەیە ممکنە لێت بن دەورەیە کە ئێمە زۆر زووتر لە بین جاری وا بە حملە کردیا بە ئۆردوگاکانمان وەلێ ئێستا مەسەلەکە یەکشترە ئێستا ئەوەیە کە لەسەر حملە بە ئێران سەنگەربەندیە کردیا یا لەسەر حملە بە ئێران ئیتفاقێک کەفتە بڕێ کەس بڕێ جەریان چوونەتە لای جمهوری ئیسلامیۆژن بە مەملەکەتمان حملە کردیا لە ئێرانە و دفاعەکەین لە مەملەکەتمان لە مقابل ئەمریکا و ئیسرائیلە بڕێ جەریان چوونەتە لای ئیسرائیل و ئەمریکا و ئێژن ئەمانە حملاکەن بە ئێران چون ئێمە دشمن ئێرانین و هەرەکمانە ئێران بڕوخێ ئێمە لەگەڵیان هاوکاریەکەین نایەنن ئەمە دەرحاڵ کێشەکە بووە بەمە ئەم حملاتەی ئەخیر دەرنەچە بووە بە بەشێ لەو شەڕە و متأسفانە ئەم بەشێ لە ئۆپۆزیسیۆن جمهوری ئیسلامی ئەز جملە ڕەزا پالەوی ئەز جملە مجاهد و ئەز جملە ئەم شەش جەریانە لە ئەحزاب ناسیۆنالیزم لە کوردستانە شەش جەریان کوردستانیان پێژن ئەمانش بوون بە لای شەڕەکە بوون بە تەرەفێ بوون بە بەشێ لە شەڕەکە و لەم دیارە بمباریانیانەکەن بە بڕوای من زۆر ڕۆشنە ئێران دەستیان لەسەر هەڵناگرێ فرجەیەکی گیر کەوتە شرایطێک بۆی پێشاتە ئەوەڵەن بوون بە بەشێ لە شەڕەکە ئیعلانیان کردە وتیانە حازرین ئیسەش زەواهرێ نیشانە دریە عملیات نظامی ئەوانە ئەکریێ خۆیان ڕسمەن خۆیان ناچنە پای یا ناژن ئێمەین وەلێ کارم بەسەر ئەمەوە نییە تۆ لە پرۆسەیەکە دفاع کرد لەم شەڕە حازر بووی چیتە پای ئەم شەڕە لە شوێنێکە ئەم شەڕە کە ئەبووە ئیسفادە کردایە لە تۆ حملەکەی بە کوردستان ڕوئەسای ئەمریکا پەشیمانەوە بوونەوە لەسەر فشاری تورکیا لەسەر فشاری دەوڵەتی عێراق لەسەر تهدیدی حکوومەتی ئەقلیم لەلایەن جمهوری ئیسلامیەوە و تزلە لە تەماتی بۆ ئەمریکا و زەرەرەکانی شەڕەکەیان نەکرد بەستیان خب دلیل بەرەوە نەبوو تۆنیت خب وەختێ بووی بە پایام شەڕە خب ئەبێ خۆشت دانی بۆ ئەوەی کە تەرەف حەساوەکەت لێ تایتر خۆ شەڕە ئەگەرچی بۆ من ڕۆشنە هەڵوێستی حیزبی حکومەتی سقەتی ڕەسمی بەڵام ئەم ماوەی ئاخیر زۆر بۆ جێی سەرنج و تێبینی و ئەتوانم بڵام بە دەرەجەیەکیش حەملە پێم خۆشە لە زمانی خۆتانەوە بیستم هەڵوێستی ئێوە لەسەر ئەم هێرشانەی جمهوری ئیسلامی و هەروەها ئەو جەدەلەی کە بە دواییشە هاتە ئارەوە بەڕاستی من پێش لەوەی جوای پرسیارەکەتان ئامۆ حتمەن
یەکشت بۆ ئێمە مسلەم ئەوش بە ڕۆشن سیاست خۆمان باس کردە ئێمە ئەم شەڕەی کە ڕێکەوتە لە ڕۆژ ئەوڵۆ تا ئێستەی هەتا بەر لەوە باس هاتنەمەیان ئۆپۆزیسیۆن کورد بێ وەک بەشە لە شەڕەکە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا ئێمە ئەم شەڕەمان پێشەڕە جەنایەتکارانەیە پێمان وایە خەڵکی ئێران خەڵکی منتەقە زەرەرەکان یەخوا حملە بە ئێران بەناو بەرحاڵ تەقابل لەگەڵ جمهوری ئیسلامیە کردیا بەڵام وێرانیەکەی بۆ مردم ئێرانە لە تەماتەکەی بۆ مردم ئێرانە و ئەم حملە و ئەم شەڕە کە ئەمریکا و ئیسرائیل بۆ ئەهداف خۆیان تحمیلیان کرد بەڕاستی لەتمەیدا لە مردم ئێران لە مقابل جمهوری ئیسلامیە موقعیت خەڵک ئێران موقعیت تەبەقەی کارگەر لە ئێرانە خەڵک زەحمەت کێشێکە جمهوری ئیسلامی زەلالەتی بوو بەدەستیانەوە موقعیتی خراپ کردن شرایطێکی فراهم کرد ڕاحەت جمهوری ئیسلامی چێتە تەقابڵ ئەم حزبەوە ئەم مردمەوە و بە بڕوای ئێمە توول ئەمر جمهوری ئیسلامی بردەسەرەوە دەرنەتیجە لەم شەڕا لەم جبهەبەندیە کە کریا ئێران لایەکە جمهوری ئیسلامی و تەیفێکیش کە کۆمەکێکنەژن حملە کریا بە مەملەکەتمان لە کنار ئێرانەوەسان ئیسرائیل و ئەمریکاش لەلایەک و تەیفێکی چوونەتە لای ئیسرائیل و ئەمریکاژن فرسەتە بۆ ئێمە لە هیچ کام لەم دوو تەیفە حمایەت ناکەین هەر کەس بێ لایەن هەر کامێکیان گرێ پێمان وایە لە جەنایەتەکە شرکەتەکە دەخاڵەتەکە کارەکە کە عەلەی مردم ئێرانە بۆ ئێمە دفاع لە حقوق مردم ئێران ئەسڵە دفاع لە مردم ئێران لە مقابل جمهوری ئیسلامیە دفاع لە مردم ئێران و مبارزاتیان و فکرەکەینەوە ئەو کەسانەیە ئەو جریاناتەی چ چوونەتە کنار جمهوری ئیسلامی و شەڕ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلەکەن چوونەتە لای ئیسرائیل و ئەمریکا و بە ناو شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامیەکان دشمنایەتی ڕوودەڕوو ئەلەنی لەگەڵ خەڵکی ئێرانەکەن و کاتی خۆم تۆ چوتە بەرەیەکەوە شەڕەکەی حزب حکومەتیز بێژێ چی ئەزانم ئیراد لە ئێمەگرن لە جیریا وتیانە بۆ ئێوە محکومی ناکەین ئێمە ئەم دوو بەرە شەڕە هەردووچیان محکومەکەین هەردووچیان محکومەکەین لە دفاع لە زیندگی مردمە هەم جمهوری ئیسلامی و نیابەتیەکانی کە لەم شەڕاهن هەم ئەمریکا و ئیسرائیل و نیابەتەکانی کە لەم شەڕاهن ئەفوکەن 6 جریان کوردستانیش وەک نیابەتی ئیسرائیل و ئەمریکا لەم شەڕە دەخاڵەتیان کرد خۆیان چێژن قسەی خۆیانە ئەمەڵەکەن وایان کرد ئەوانیشی بوون بەلایە لە شەڕەکە دەی حملەت پێکردی من بێژم چی من حمایەتی لێ ناکەم من دفاعت لێ ناکەم لە کارەکەت دفاع ناکەم پێم وایە لەی مردم ئێران خەریکی کارەکەی هەر ئەو جۆرەی کە ئەوانەی کە چوونەتە لای ئێران حەشد شەعبی لەکوێ قەراری گردا حەشد شەعبی بەڕاستی کۆمەک ئێرانەکە زۆر وردە جریانی تر ئیسلامیە کۆمەک جریان ئێرانەکە هەرکە بە زۆرێژێ زت ئەمریکام زت ئیسرائیلم ئەمریکا و ئیسرائیل جەنایەتیان کرا کە ڕاستی چەکەن ئەمان نیشێژن ئێران جەنایەتکارە ئێران خەڵکی کوردی کوشتار کردا نازانم حکوومەتی جەنایەتکارە وایە ولی بین دوو حکوومەت جەنایەتکار ئەمریکا و ئیسرائیل لەلایەک ئێرانە لەلایەک هەر کە چێتە لای هەرکامیچیان من بە دژمن خەڵکی زانین کاش نەتوایەتن خۆیان انتخابیان کرده فکرەکەم خەڵک ئێران لەم ئەمەڵیان متەنەفرە فکرەکەم خەڵک کوردستان لەم ئەمەڵیان متەنەفرە فکرەکەم کوردستان خەهانەوە نییە جەریاناتێک کە پیان وایە لە کوردستانە فعالیەتەکەن چین لەگەڵ ئیسرائیل بێژن بێن بمبارانکەن ئێران بمبارانکەن یا حتا لەوە بەولاوە دنیا زانێ عەبدوڵای موحتەدیەژێ ناکازاچی و هیرۆشیمیا بیرە خاتۆ ئێژە ئەمە ڕێیەکیشە ئەو کارێکە چەند سەد هەزار نەفەر خەڵک بە بۆمبی ئەتۆم لە ژاپۆنا کوژریە ئێوە ئەم کارەکەن معلومە دشمناتی لەگەڵ خەڵکی ئێرانەکەن لەگەڵ خەڵکەکەن لەگەڵ جمهوری ئیسلامی نا بەناو جمهوری ئیسلامی و خەڵک زەرەرەکەیەخوا معلومە ئێمە لە مقابل یاسین بەڕاستیبوونەتە بەشێک لە شەڕەکە چونکە خۆ بەعەمەلی نەهێز نێراوە نا ینی بەشداری شەڕەکە بە عەمەلی کراوە وەکو هێزی نیزامی و عەسکەری و ئەوانە چۆن دەکرێت بڵێیت ئەمە بەشێکە لە شەڕەکە بوون بە بەشە لە شەڕەکە من فکرەکەمەوە تەبلیغاتەن بوون بە بەشە شەڕەکە فراخانیاندا هەموو هێزەکانیان گەڕنەوە بۆ کوردستان عێراق بۆ چەند لەو شەڕا شرکەتکەن نەخشەی شەڕەش یا بوو دنیا ئەزانێ قەرار بوو هێز زەویەکەی لە کوردستان و بەشێکی جەزیرەی خارق قەرار بوو ئەمریکا وارد بێ جریاناتی لە جنوب قەرار بوو وارد بن ئەمانش قەرار بوو لە کوردستانەوە وارد بن لەحزەی آخر ترامپ پەشیمانەوە بوو خۆوانە بوو بێژی ئەمان نایکەن تا ئیسەش هیچ کامێکیان ئیتلاعیشیان نەدا بێژێ هاوکاری لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا ئێمە نەمان کردە محکومیەکەین ترامپ پەشیمانە بووەتەوە ترامپ نەیهێشت ئەم کارە کردیە نە بەخاتر دفاع لە مردم کوردستان بەخاترەوەی کە فکری کردەوە لە تماخوا بەخاترەوە تورکیە وتووی ئەگەر تۆ ئەم کارەکەی واردە بم بەخاترەوە ئێران وتووی ئەگە وا بکە منیش ئەقلیم کوردستان ئەپێچمە حەمڵاکەم بە کوردستان عێراق
بەخاترەوە دەوڵەت ئەقلیم کوردستان کە ترامپ داوایە کرد ئەوان جوارە شەڕەکە بن ئەحساسیان کرد خۆ ئەگەوە ئەم کارەکەن ئەقلیمێک شتێکیان بەدەستۆنامێنێت دەوڵەت عێراق و بیش حمڵیان پێکە ترامپ پەشیمانە بۆتەوە ڕئیسی ئەم پرۆژە ئاغای ئەم نیروانە کە ترامپە ئەربابەکان پەشیمانە بۆتەوە ئەویش لە ترسە نە لەبەر خاترەوەی کە مردمە کوژیە کوردستان وێرانە کریە چون قەرار بوو خۆ بمباران کوردستان کردە خۆ ڕوئەسای ئەحزاب کوردی ئەزم لە ئاغای محتەدی و شەرتیەوە ئەوەیە کە نیروی هەوایی ئەمنیەت ئێمە تەمینکە نیروی هەوایی ئەمریکا و ئیسرائیل خۆ ئەو وتی ئەمریکا و ئیسرائیل حملەکەن بە ئێران لازم ناکە هێزی زەمینی بێرن 1000 نەفر مستەلەح بن خۆشیان بەشێ لەم 1000 نەفرە بوون حملەکە کابرایی کە نەقشەی حمڵەی ڕژان بوو پەشیمانە بوو بە هەر دەلیلێ ئەوە باریقەڵایی ئەمان نییە و دنیا زانێ ئەمان ئامادە بوون وەلێ خۆب نەکریا ڕاستەکەی نەکریا و خۆشبەختانە نەکریا چون معلوم نەبوو چ تەلەفاتێکی لێ بێتەوە سەرنج و تێبینی بیران دواتر حتمما تاوە توێ دەکەین یان هی لەسەر شاشەکە بەڵام جارێتەوەرەکەم ئەنگەرم ئەمە ئیدامەی بەم لەسەر خودی هەڵوێستی دژبەجەنگ بە گشتی دەوترێت کە هەڵوێستی دژبەجەنگ بە گشتی جمهوری ئیسلامی سوودی لێوەرەگیرێ ئەوەی کە لە بەرامبەر جەنگە ئەوەسیتەوە ئەچێتە مەنفعەتی جمهوری ئیسلامیەوە پێم خۆشە لەم بارەیەشە ما فكركما واقعين فكركما تبليغات إسرائيل وأمريكا وكسانك بحر دليل شو نم تبليغاتك وتمنع حملة بعراق ديت تبيرا حملة بعراق للدنيا اتحادية كارجري أحزاب إنسان دوست وسيئن هاتنا معن بو عليا وحملة أمريكا بناو مبارزة لقل صدام حسين حملة كر بعراق وكشتاري شي زور الخلق العراق كريا أو كاتش أما وتريات شونا أويك شر وسي أما بنفس صدام حسين واللي ببرواي من بشريات للدفاع على صدام حسين ناتوجوا للدفاع لك شرك ريكوتبوك جيان خلق عراق ومنطقة كي لقل ما ترسيا قراري يقربوا إيش رواية أم شرا كسيك بيوايا أم شرا نفئي هيا بو مردم خب حتما يجي جنبش زد شرج ريمخن ولا أم شرا نفئي يا أجا مردم قربانيتي ما موازاني مردم قربانيتي اما وازنین دست جمهوری اسلامی باز کرده لکشتار مردم ایران وازنین دست جمهوری اسلامی باز کرده ل اختصاص وسیعا اقتصادی پول و دارایی و مملکت با ارتش و سپاه و بناوت فعل مملکت که و کسیش نتوانش تک بجی راست جر شرم مبارزات جامعه ایرانی دادوا ام شر خاصیتی چیه بو وسان نکی بزرر خلق منطقه خلق ایران 90 مليون نفر لإيران زندجي كان كسيك الجيرم جامعة زندجي كان وإحساس كاروجانا بمبارانا كان براسي ويسانا شركة بزرقيتي يا قازان جمهورية إسلامية مثلا منفعتهم خلقية أم شرط جمهورية إسلامية نجات دا لدف خلق إيران دور نشوف فكرة كمو هركز لهرش وين الدنيا به خهان ئەوەنە بێ شەڕ و وێرانی و ئاوارەی و ماڵوێرانی بەسەر خەڵکە بۆمبی چەند تۆنی بەشدەر شارەکان ئێران و منتەقە خۆری ئێران نییە سەیزوو ڕۆژ عێراقیش دیێوەرەوێ نێتە خوارۆژەم شەڕە فەوری قەت کردیە ڕێگەیە نییە ئەوەڵین قام کۆتایی هێنان بە شەڕەکەیە لابردن ئەم سایەی ئەم سێبەر ئەم ماجرا پڕ مخاترەیە كان لسر خلق إيران وخلق منطقة كشيء أمنيتي لو منطقة ما الدنيا كلها منطقة بومبو هواء ماي جنگي وكشتي جنگي وميليتاريزم كحاكمة بسر خلق منطقة لا بردن أمانة شيء زرريتيا كغير زو كسيك الشركة يهركا حتى لو كسيك الشركة يهركا يجي مكة مك جمهورية إسلامية أو بناوز الديات لقل جمهورية إسلامية مش شرعي بخلق منطقة فروشة فكرة كم تبليغات أو أنا بريلة طرف داران شرط تكرارية كانوا ولي ببرواي من لجيجيك تراويستان او عن خلق عادي من منظور منها احزاب سياسيين وهاي السياسيه كاماكن ببهانا نابي جنبش ضد الشر خريه فكره كانوا امشر ادامه كي بنفيانا ولا امشر ادامه كي بزرر مردم ايران و ابي والله او بوستنش ترى لانه شفكان شبي سوماله بدل لخواستي ما شر هربوني هي لنيوان امريكا وايران
و ڕەنگە بزوتنەوەی دژی شەڕ نەتوانێت کۆتایی بەم شەڕە بێنێ بێ ئەکرێ لێرەیە لە بری وەستانە بەرامبەر بە شەڕ هەوڵدەی ڕێگەیەکی تر بگریتە بەر و هەتاوە خۆی کە کۆماری جمهوری ئیسلامی بەرەو کۆتایی خۆی بڕات و بڕوخێت ئەمان دروست نییە؟ فکر ناکەم دروستە فکرەکەم تەوجیهێکە بۆەوەی کە ئەم چەپە بە بڕوای من بەشێکە لە شەڕەکە تەبلیغاتە ناژم ئەمەڵە ئومێدی هەیە بەم شەڕە فکرەکەم بەشێ چەپ نابینێ حەقایق شەڕەکە فکرەکاتۆ لە ئیستیسالیۆ لە داماوی خۆیەوە لە بێدەسەڵاتی و بێسیاسەتی خۆیەوە فکرەکەم کەوتەتە شوێن تەبلیغاتێکە غەرب ئەیکە پی وایە ئومێدێک هەیە لە ئینتهای ئەم شەڕە شاید بە ڕووخانن جمهوری ئیسلامی ئەو نەجاتی بوێ بە فکرەکەم ئەم ئومیدەیە بۆ ئەم ئومیدە ئۆپۆزیسیۆن لە سووریانەی بوو لە لیبینەی بوو لە عێراقنەی بوو ئایا لیبی و عێراق و ئەفغانستان و سووریە کافی نییە بۆ بێژی ئەم ئۆپۆزیسیۆنەی کە پی وایە جنبش زد شەڕ ڕێنەخریە با شەڕ ئێدامەی پیاکریە ممکنە خێرێکی بێ بۆ ڕووخانن جمهوری ئیسلامی بەڕاستی کافی نییە بنیان بێژێ ئەم چەپە چەپ نییە ئەم چەپە بەشێکە لە ماجراکە ڕاستە ڕاستەوخۆ نەچوەدە ناو شەڕەکەەوە ئەوە شادیش نایەوێ ولێ ئومیدوارە ئەم نەکبەتە ئەم شەڕە ماڵوێرانکەرە لە ئینتاکایە خێرێکی بۆ ئەو بوێ دەچێن لەسەر منفعات خەڵکۆ ناڕوە لەسەر ئایندەی ناڕۆشن خۆی و ئومیدهای کاذب خۆی و خەیاڵ بافیهای خۆی ڕوە کە لەسەر زەویە زیندەجی ناکەن نهایەتەن ئەم جۆرە بۆچوونە کۆمەکەکە بۆ کەسانی کە شەڕیانەکەن و ئەمریکا و ئیسرائیلە بۆیە ئەم جۆرە بۆچوونە فکرەکەمەوە جبهەی شەڕ جبهەی ئەمریکا و ئیسرائیل و ئۆپۆزیسیۆنێکە تەرەفدار شەڕەکەیە تەقویەتەکە نە بەرعەکسەکەی لەم بینە لەسەر هەڵوێستی ئێوە دیارەکە پێشوتر لەسەر ئەو حملەکانی جمهوری ئیسلامی بە ئەحزابی ناسیۆنالیستی کوردی لە کوردستانی عێراقا دەوترێڵێ ئەوەی کە ئێوە دیفاعتان نەکرد پێم وایە جۆرێکە لە غروری سیاسی ئەگەر بتانێت لە بەرامبەر ئەم بۆچوونی بینەردە وەڵام دەنەوە فەرمونون ئەو دووربینەکەشتان نەما هاوڕێ خالد یەک دەفعە قەتە بوو فەرمونون حتا چاکی دەکەنەوە ئێمە پارچەیەک موزیکی دەخێنە سەر باش هاوڕێ خالید ئەوە یەک دەقەکەشمان تێپەڕان بەڵام پێ ناچەکە دووربینەکەتان خاز بووبێتەوە چەند چرکیەکی تر چاوەڕێکین بە هیوای ئەوەی کە باش بێتەوە و ئەگەر زانیمان زیاتری پێدەچێت ئەوە دەچینە سەر بورگەیەکی ئیتر بەڵام با شانسێکی تر بدەینەوە بە هیوای ئەوەی کە کارمەلاکی هاوڕێ خالید بتوانێت بکەوێتەوە کار و بێتەوە لەگەڵمان بن تەحەموڵ بکەن بۆ چەند خولەکێکی تریش پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری پێکەوە بۆ ئازادی و یەکسانی کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیەکەم بەس خەوە بینێ نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایان دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوەیە بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار
لێک بۆدا بخوێنێت ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان شەک و پارەیان نستنیتەوە معنایشی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلایەنانی ئەم دەسەڵاتەیە هێنانە پێشەوەی دەنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن وازات خەڵک تونتر ئەبێ ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و بینەرانی عزیز بەداخەوە جارێکی تریش کێشەی تەکنیکی لە بەرنامە ڕاستەوخۆکانمانە بێ ئەوەی بانگشتی بکەین بۆ میوانمان خالیدی حەج محەممەدی لەگەڵمانە بەڵام بەداخەوە دووربینەکەی ڕۆشن نییە هاورە خالید کێشە نابێت ئەتوانین هەر بە دەنگ بەشداری بکەین هەتاوەکو کۆتایی هیوادارم بتوانین دانی کەم هاورە خالید گوێت لە دەنگی ئێمە هەیە بەڵێ گوێم لێ ببەخشن نازانم چ مشکلەیە پێشاد یەک دەبا دووربینەکە قەت بوو کێشە نیە بە ئەم تەوەرە کۆتایی پێبێنین بە دەنگ بەردەوام دەبین بەڵام ئەوەی کە پرسیاری بینەریان بۆ چوونی بینەر ئەوەی کە ئەم هەڵوێستی ئێوە ئەوەی کە دیفاعتان لێ نەکرد جۆرەکە لە غروری سیاسی ئەگەر لەگەڵ ئەم پرسیاری بینەریشدا تایبەت بە تەوەری پێشووتر ئەوەی کە باسمان کرد ئایا بەڕاستی بێ دەخالەتی ئەمریکا ئیمکانی ئەوە هەیە جمهوری ئیسلامی بڕوخێت پرسیاری دووەمەکەت جووا ئامۆ دوایەوە چمە سەر ئەویکەیانەگە ئیشکاڵێکی نەبێ فکرەکەمەوە ئەمریکا ئێران حکوومەتی ئێران ناڕوخێنێ بۆ خەڵکی ئێران بە شوێنێ بگا دەنچە خەڵکی ئێران بۆ حکوومەت ئێران نەڕوخێنن بۆ جەنایەت بۆ حکوومەتی دەوڵەتی جەنایەتکارە زاڵمە ژن کوژا نازانم ژنە فڵانە فیسارە ئەمانە دەرچە خەڵکێکە ئازادیەرەکە ڕفاهیەرەکە ئازادی ژنی هەرەکە عەداڵەتیەرەکە بەرابەریەرەکە بە ئەمریکا و ئیسرائیلێکە خۆیان لە ئێران جەنایەتکارترن ئازادی و ئینسانیەت و عەداڵەت و بەرابەری فراهەم نابێ هیچ ڕێگەیە نیە غێر ئەز ئیتکا بە خۆت بۆ عێراق ڕزگار نەکرد خەڵکی عێراق بەڕاستی بە ئازادی و بەرابەری گەیشت بەڕاستی وەز ژنان لە عێراق بۆ لیبی و سووریا غەرب و ئەمریکا ئازادیان نەکرد و ئەوە سەرنوشتێ بووکە بۆ ئەفغانستان چەند ساڵ لەژێر سەیتەرەی ئەمریکا بوو ئازادیاتە لە ئەفغانستان بەڕاستی وڵاتێمە ئافرەکەشی تەحویل تاڵەبانیاندا ئەم جۆرە ئازادی ئێمە خەهانی نین فکرەکەنەوە ڕێ مەقدورە فکرەکەنەوە خەڵکی ئێران لە چەند ساڵ گوزەشتە ئێران بوو بە سەرتۆپ ئاعترازات ئینسانی لە سەراسەر دنیا دفاعیانەکە لە مەردم ئێرانە لە چەند ساڵ گوزەشتە کە بە شۆڕۆژ ژینا باسیەکەن بە ژن ژیان ئازادی باسیەکەن ئەمە لەمە نکتەیەتر بێژم ئێمە لە هیچ کەسێکە لە شەڕێکە چێتە لای ئیسرائیل یا ئەمریکایە چێتە لای جمهوری ئیسلامی دفاع ناکەین ئێمە فکر ناکەین چه ئەوەی کە ئەچێتە لای ئێران و دفاع لە ئێرانەکات چه ئەوەی کە چێتە لای ئیسرائیل و دفاع لە ئیسرائیل و ئەمریکاکە یا لەگەڵ ئەوەن شەڕەکە فکر ناکەین تەفاوەتێکیەیە ئێمە لەم دووبەرەکە ئەلەی هەردوو بەرەکەی و ئەلەی هەموو ئەو نیروانەین کە یا لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بێسێ یا لەگەڵ جمهوری ئیسلامیە بێسێ تەفاوەتێکی نییە بۆ ئێمە جهت سێومێکین لە دنیای واقعیە لە توول ساڵیانی گوزەشتە 30 ساڵ گوزەشتە بارەها حملە کریا بە ئۆپۆزیسیۆن ترۆر لە ئەفراد ئۆپۆزیسیۆن کریا هەیئەت مزاکرەن کوونەندەی حزب دموکراتە جملە قاسم لۆ ترۆر کریا کەسیان ڕفێنەریە 1001 لەم کارانە لە ئۆپۆزیسیۆن کریا ڕەهبەران و فعالین ئێمە بە ئینتەرپۆل دریان لە هەموو مەراحلا ئێمە عەلەی جمهوری ئیسلامی لە دفاع ئۆپۆزیسیۆنە ئێقدامات جمهوری ئیسلامی ترۆر ئەناسر ئۆپۆزیسیۆن حملە و بمباران مەقەڕ و ئیمکانات ئۆپۆزیسیۆنمان محکوم کردە وەلێ ئەم کاتە فەرقەکە ئەم کاتە تۆ ئەگە چووی لەگەڵ یەکێ لەم تەرەفە لە مقابل من و مردم ئێرانە خەڵک ئێرانە بێساییتر فەرقەکە ئایتر ئۆپۆزیسیۆنێکە بەرەی شەڕێکە ئێمە لە بەرەی شەڕێکە کە لایەکی ئەمریکا و ئیسرائیل لایەکی جمهوری ئیسلامیە لە هیچ کامێکیان دفاع ناکەین دوو بەرەی دوشمن ئێمەن بڕێکەنە چوونەتە لای ئەم دوشمن بڕێکی چوونەتە لای ئەو دوشمنەکەی تر لە ئەلەی یەک شەڕەکەن بۆ بێ من حمایەتیان لێکەم بۆ جێگەی حمایەتە مەگە جمهوری ئیسلامی سەرباز ئیسرائیلی کوژیە من محکومیەکەم مەگە ئیسرائیل سەرباز جمهوری ئیسلامیە کوژیە من محکومیەکەم مەگە نیرویە چوێ لەگەڵ ئێرانە شەڕەکات و ئیسرائیل بمبارانیان کە حەشت و شەعبیان بمباران کردێت ئەو چوو لەگەڵ ئێرانە محکومیەکەین کە ئۆپۆزیسیۆن
عێراق مححکومیەکە بۆ حەش و شعبی کوشتار کردیا چون مەسەلەن نیرویەکە لەگەڵ ئێرانانە بەرەی شەڕن تۆ بووی بە بەرەی شەڕ ڕێگەی هەر شتێکە بەسی تۆ چووی لە تۆ شەرایەتێ فەرهامەکەی کوشتار مردم ئێران ئامادە بێ ئێمە ئەلەی ئەم دوو بەرەکەین هەر کەسێک بوێ هەر تاریخێکی بوێ هەر گوزەشتێکی بوێ چوو لەگەڵ یەکێکیان ئێمە پێمان وایە کاری ناشایستە کوردی پێژن جاشایەتی بۆ خشاچون لەگەڵ ئێران پێژنەتن لەگەڵ دەوڵەت مرکزیەکانەتونە بوو جاشایەتی بەش جاشایەتی بۆ جمهوری ئیسلامی بیکە یا بۆ ئەمریکا و ئیسرائیل فەرقی چ فەرقێکیە بەڕاستی شەڕ بۆ ئەوانکەی چ فەرقێکیەیە بۆ ئێمە فەرقێکی نییە ئێمە متەئەسفین شەڵاوایە نەکردە خۆ بە زەرەر ئۆپۆزیسیۆن بوو بەڕاستی لەتماندا لە ئۆپۆزیسیۆن بەڕاستی شەرایەتێکیان فراهم کرد جمهوری ئیسلامی ئەمانە معرەفیکە ئێژێ فەرمو ئەمانە ئۆپۆزیسیۆنن خۆیان پوڵ و ئیمکانات لە ئیسرائیل و ئەمریکا وەرەگرن کار بۆ ئەوانەکەن وات معرەفیەکە من کارم نییە ئەمە چەندێکی واقعیە چەندێ پوڵ وەرگیگە بەسم سەر پوڵ و ئەسلحە نییە تۆ ئەم ئیمکانات فراهم کرد جمهوری ئیسلامی بە بۆنەی نەخچێکە ئیفایان کرد بۆ کل ئۆپۆزیسیۆن ئینقلابیش ئۆپۆزیسیۆن کە ڕاستی شە و چەپیشی تیا و کۆمۆنیستیشی تیا وەلێ لەگەڵم دوو بەرە شەڕە نییە خۆر ئەمانین ئۆپۆزیسیۆن ئێران زۆر کەستر هەیە لەگەڵ هیچ کامێکیان نەچووە خاهان سڵحیشە بورژوایشە کارگەریشە و هەموو نوعیتیایە شەرایەت باقیەکەیشت سەخت کردەوە بەم کارەکە کردە کارەکەت بۆ من خابل دفاعنی ئەمات دەچی بکەم کاتمان کەمەوە هاوڕە خالید ئەگەر چەند خولەکێک بخەمە ئیختیاری خۆتان و قسەیەک کە لە چاوپێکەوتنەکەماندا نهاتبێت و بە گرنگی بزانن من زۆر سپاسانەکەم و قسەی تایبەتم نییە فقط نوکتەیە بێژم فکرەکەم ئەم شەرایەتی سەختۆ کردێتەوە بۆ مردم ئێران وازانم ئیستا و دواوە خەڵک ئێران طبقەی کارگەر لە ئێران و هەر نیروی سیاسیە کە بیەوێ لەم جامعە فعالیەتکا بێ لەسەر شتێ حەساوکە ئیتر هەر جمهوری ئیسلامی نییە دەست دەوڵەتەکان لەما هەیە ئەحزاب و جەریانات و گروهایەکان بە هەر دەلیلێ لەژێر یەکێ لەم دەوڵەتانە کارەکەن متەئەسفانە دەورەی ئەخیر ئەم ئیتفاقە کەوت و ئەمە مخاتراتێ بۆ مبارزات ئایندەی ئێمە عەلەی جمهوری ئیسلامی مهەیاکە سەیزوو ڕۆژ فەزای ترۆر فەزای تەقینەوە فەزای کوشتار ممکن هەر ئێران نەکە ممکنە نیرویەکە لەژێر دەست ئیسرائیلی شاکارەکان کارانەکە بۆ نائەمنی لە ئێران ممکنە فعال کارگەری فعال ژن لە جامعە ئێران سەیزوو ڕۆژ ئەوامڵ ئیسرائیلیش ترۆریکە لە مبارزەی خۆمانە عەلەی جمهوری ئیسلامی بە حەساو ئەم شەرایەتەکەین و فکرەکەم ئەم شەرایەتێک جەدیدە لە سیاسەت ئێرانە زۆر سپاسانە خالدی حاج محەممەدی لە ڕابەری حزبی حکوومەتی سخەتی ڕسمی زۆر سپاس لە بەرنامەکانی وشەی پێشەنگتیدا ئامادەبن زۆر سپاس و تەشەکورەکەم عزیزان سپاس بۆ ئێوەش کاتە حەمڵتان کردین و ئەگەرچی کێشەی تەکنیکیاتە پێشەوە و کامێرەکەی هاوڕێ خالید قەتعی تێکەوە بەڵام توانیمە درێژەی پێ بدەین سپاس بۆ سەرنج و تێبینی پرسیاری بینەرانیش عزیزان بەرلەوەی کە کۆتایی پێبێنین ئاگادارین کە لە ماوەی ڕابردوودا هێرشێکی تری کراوە کەوتە سەر ژنان لە عێراقدا مافەکان پاشەکشەی زۆری بەسەردا هاتووەوە لە چەند ڕۆوە هەم کوشتاری ژنان هەم بێمافی و هەمووها جێهێشتنی شوێنی نیشتەجوو بۆ ناوچەکانی تر وە کوردستان بە تایبەتیوە ئەمەش بەشتێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مدەوەنەی جەعفەری کە پەرلەمانی عێراق ساڵ و شتێک بەر لە ئێستا پەسەندی کرد ئەمە بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان دەبینرێت کە دۆخی ژنانی لە عێراقدا هێندەی تر هێناوەتە دواوە و ئەم هێرشا و پەرلەمانانی کە دەکرێتە سەر ژنان یەکێک لە سەرچاوەکانێتی بەرلەوەی کۆتایی بەرنامەکانی پێشەنگتیوی بێنین جارێکی تر ئەو پێشەنگۆک دۆکومنتێکی کورتی پێشەنگتیوی لەسەر ئەو مدەوەنەی جەعفەریە پەخش دەکەین و دەیبینن و پاشان بەرنامەکانی ئەم هەفتەیەمان کۆتایی دێت و تا هەفتەی ئایندە کاتێک خۆش بووە هەموو لایەک بەڵام بەرلەوە ئەو پێشەنگۆکەی کە تایبەت بەم بابەتە پێشتر ئامادەمان کردو فەرموون بیبینەوە هەم ژنەکە بێ مافە بێنێت هەم مناڵەکەشی کە لەدایک بۆ بێ مافە بێنێت یعنی بە هەموو شێوەیە کە یانەوێ ئەم یاسانە کە دەریەکەن هەمووی مەبەستەکانەوەی کۆنتڕۆلی ژن لە سەتا 73 خەڵک دژی ئەم هەموارکردنەیە پێشەنگ دا
وەزعی ژنان لە کوردستانە و لە عێراقا بەعام زۆر خراپە و ئەم یاسایە ئەگەر بچێتە پێشەوە لە پەرلەمان و دەنگی بۆ بدرێت ئەوە وەزعی ژنان زۆر خراپترەکەن و وەزعی ژنان و کچە. دوای 2023ەوە ڕەوتە ئاینیەکان و حزبە ئاینیەکان زیاد دەستیان بەسەر عێراقا داگیر کردووە و ئەیانەوێ بە هەر شێوەیە بێت ئەم مەرام و هینانەی خۆیان جێبەجێ بکەن لە عێراقا و ئەمە تایسەمە یەکەم جار نییە کە بیانەوێت ئەم شتانە بکەن. لە 2005 عینەن هەرویستیان قانونی جعفەری بێنن عێراق بکەنە ئەمەی قانونی شەریعە بێنن 2019 دوانی هەموو 2-3 ساڵ جارێ بۆیان کرابێت وشتیانە ئەم قانونە بێنن و دەستکاری بکەن کە ئەمە لە کاتێکە ئەم قانونی باریکەسێتی کە هی ساڵی 1959 کە وەختی خۆی یەکێک بووە لە مۆدێرترین قانونەکان یاساکان لە وڵاتە عەرەبیەکان لە ساڵی 90ەکان ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتانمان هەبوو لە کوردستان کە ئێمە ئەو کاتە کارمانە کرد بۆ ئەوەی کە ئەم یاسای باریکەسێتیە کە هێشتا دەستکاری بکە بگۆڕین هەمواری بکەینەوە بەرەو مۆدێرتر. یعنی ئەمە بەمەش ڕازی نەبووین کە وەختی خۆشی هەبوو کەچی ئێستا زۆر بەرەو خراپتریە بن. سی ئەم ساڵ 2024 دەوڵەتی عێراقی ئاگادار کردوێتەوە کە بەوەی کە ئەم ئامار کراوە کە لە 128 ئەو زەواجانەی کە ئەکرێت خوار تەمەن 8 ساڵ کە لە 128 لە 128 و لە 122 ئەوانن کە هاوسەرگیریەکانێک کە لە محکەمە تەزیل ناکرێت لە 122 خوار 14 ساڵن. یعنی ئەم نامەیەکی نردووە دەوڵەتی عێراقی و پەرلەمانی ئاگادار کردەوە کابێ شتێک بکەن حەدێکدا بنێن بۆ ئەم کارە چکە ئەمە کارە ساتە ئەمە بەرەو پەرە ئەستێت کەچی لە دوای 5 مانگ ڕێکسیەی 8 عێراق و دەسەڵاتی عێراق و پەرلەمانتار هەستا و نەجاتیەوی کارێ بکەن جوابی ئینزار ئاگادارکردنەوەکانی مناڵپارێز و مافی مرۆڤ بدەن کەچی هەستاون کارەکەیان وا لێ کردووە کایانەوێ بەعەکسەوە ینی ئەم ئیشە بکەن کایانەوێ بۆ نمونە زەواجی خوار 15 ساڵ و خوار 14 ساڵ بێنن لە محکەمە ڕسمی بکرێتەوە لە جیاتەوەی ڕێگری لێ بکرێت 2-3 ساڵ پێشی سەشەگەر بیرتان هەبێت کە کەمپینێ کرایەوە کە ناوی من ناوی دایکمە کە ئەمە لەبەر ئەوە کراکە هەزارەها مناڵ لە عێراقا بێناون بێ هەویەتن هەویەیەکیان نییە وەرەقەیەکیان نییە کە ئەمانە جنسیەکیان نییە کە بتوانن بچنە مەکتەب دەما هەمووشی زۆربەی ئەوانن کە ئەو مناڵانن کە دایکەکانیان زەواجیان پێ کراوە لە دەرەوەی محکەمە و لەوەی لە دەرەوەی محکەمە زەواج کرابێ ڕسمیەتی پێ نییە و زۆرێکی گەنجشەیە لەو کاتە کە زەواجی کردو لە دەرەوەی محکەمە لە لای مەلا خوار 15 ساڵ و خوار 16 ساڵە لەو کاتە دوای 2 ساڵە جیاش بۆتەوە مناڵی چی هەیە یعنی ئەم کاتە ئەم کەسە کاتێتە محکەمە هێشتان بەهین حساب کراوە کە لای خۆمان بە عەرەبی پێڵێن باکیرە یعنی هێشتا زەواجی نەکردووە ینی هەم ژنەکە بێ مافە بێنێت هەم مناڵەکەشی کە لە دایک بۆ بێ مافە بێنێت نە لە زەواجەکەیان ناونووسکراوە نە لە جیابوونەوەکەیە ئینجامە وای لێ دێت کە ئەم کەسە بێمافە بێت و مناڵەکانیشی بێمافە بن چونکە زۆر جاربوون منە چاوپێکەوتن کراوە لەگەڵ مناڵە وتێتی مەسەرەن من لەوەیە هیوا و ئاوات یەکم هەیە لەوەیە زۆر بچووک بێت لە چاو خەرکی تر بەس ئەمەوێ کە من لە وڵاتی خۆمم کە لە دایک بوومە بەس بێ هەویەم یعنی ئەمەوێ هەویەتێکمە بێ یعنی ئەمە زۆر ڕێگریەکە زۆر دایکەکان زۆر مناڵەکانیان لە هەموو خزمەت گوزاریەکان بێ بەشە بن تەنانەت دایکەیە خوار 16 ساڵ و خوار 8 ساڵە چووە مناڵی ببێ لە مستشفای مناڵبوون داخلیان نەکردووە لەبەرەوەی کە عقدێکی زەواجی پێ نەبووە بەڵگەنامەیەکی پێ نەبووە یعنی ئەم دایکە وای هاتە بچێتەوە لە ماڵ کەسێکی تر بێت مناڵەکەی بۆ بێنێت لە ناو ماڵە و زۆر ئەوەیە کە ئەم دایکە بمرێت لەوەی مناڵەکەی بمرێت تووشی خەتەرناکی ببێت ئەم یاسای ئەگەر جێبەجێ بکرێت ئیتر یعنی وەزعی ژنان زۆر 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 خۆی ئێستا خراپە بەرەو خراپتر ئەچێت مافی مناڵان مافی ژنان وای لێ دێ کە ئەمە ڕێگە ئەدا بە ڕسمیەت بوونی اقتصابکردنی مناڵان ئەمە بۆ نمونە ئەوەی کە داعش کردوێتی کە ئەو هەموو مناڵە ئەو هەموو خەڵکەیانە برد و اقتصابیانیان نەکردووەمانەی سەوای لێ دێت بە ڕسمی لە عێراقا ڕێگەی پێ بدرێ وای لێ دێت کە عقدێکی زەواج ئەگەر لە دەرەوە بکرێت مەلایەک بیکات بیبەن لە محکەمە و کاتە محکەمە تەصدیقی بکات و ئەترافی پێ بکات کە خوار 18 و خوار 14
ئەمە وای لێ دێت ئەو نووسینگانەی کە لە وەسەط و جەنوبی عێراقا هەیە کە بەڕەسمی دائیرەیان هەیە بۆ زەواجی مناڵان ئەم دائیرانەشە بێتە ڕەسمی کە بازاری بەشەر کە مناڵی تیا استقلال بکرێ استقلالی جنسی تیا ئەکرێت بە ناوی شەرع و ئەیانەوێ بیکەن بە یاساش ئەنێ گەنجەیە لەوەی سووری ماگانەی لە 9 ساڵ بێت ئەوان کە بەوە حسابەکەن کە کچێک سووری ماگانەی هات دەستی پێکرد یعنی معنە ئەم کچە ئامادەیە بۆ شوکردن نا ئەمەیە کارە ساتەکان کە وەلەو قانونەکە یاساکەشتی تری زۆر شیتیایە هێشتان زۆر یەکلا نەبووەوە بە عەلەنیش باسییان نەکردووە بەس وەکو کە باسەکرێ لە لای ئەمەی سنی زەواج عمری زەواج دەستکاری ئەکرێت ئەوەی کە مناڵ لە 9 ساڵ ئەمانە بدرێ بەش و یان لە خوارد 9 ساڵی شەتوانێ کەسەکە بێوێ خۆشی خۆی لێ ببینێ ئارەزوو جنسیەکانی خۆی بێتێر بکات استقلالی مناڵ لە باری جنسیەوە و لە باری جیابوونەوە مافەکان تونترەکەنەوە و لە بواری بەخێوکردنی مناڵ حەزارەی مناڵی پێڵێ بە عەرەبی کە ئەگەر دایکەکە کە جیابێتەوە زیاتر کاوای لێکەن کە بۆی نەبێ مناڵەکان لای دایکەکە بێت یعنی بە هەموو شێوەیە کە یانەوێ ئەم یاسانە کە دەریەکەن هەمووی مەبەستەکانەوەی کۆنتڕۆلی ژن بکەن یعنی ئەماکە لە باری سیاست و سەیریکەی زۆربەی سیاسەتەکان و محەللی سیاسی ڕەن احتیمالە ئەم قانونە تێپەڕێنن و لە دەنگی پێ بدرێت بەس لە لایەکی کەشەوە کە لە عێراقا ئەحسائیە کراوە خەڵک لە 1970 خەڵک دژی ئەم هەموارکردنەیە دا ئەمەش لەلایەکۆ هەوارێکی خۆشە کە ئەکسەرێتی خەڵک لە عێراقا دژی ئەم هەموارکردنەیە بەپێی ئەوەی کە ئەم هەموو کار و چالاکیانە کە کراوە لەوەتی ئەم هەموارکردنە هاتۆتە پێشەوە ڕەسەن بۆ نمونە تەحالوفی 188 کار و چالاکییان زۆر کردووە یعنی لە هەموو عێراقا وڵاتانی دەرەوەی وڵاتیان لێ ئاگادار کردێتەوە پەرلەمانی ئەوروپای لێ ئاگادار کراوەتەوە منەزەماتی مەدەنی لێ ئاگادار کراوەتەوە ئەمنیستی لێ ئاگادار کاتەوە هەمووی ئەمانە کاری جدیان کرد هەموویان نامەیان شناردووە بۆ دەسەڵاتدارانی عێراق کە ئەم کارە نەکات تەسەورەکەم بەرەی مەدەنیەت بیباتەوە